مامۆستا عەلیگیان سڵاو لێبێ براکەم باشی. ئەمە ڕوونکردنەوەیەکە لەسەر ئەو شتانەی کە جەنابەت پێویست بوو. یەکەم شت ئەگەر تۆ بتەوێت کاڵاکان داخل بکەی پێویستەکە یاخود با بڵێن ئەو شتانەی کە بەتەمایە بیفرۆشی پێویستەکە بڕۆیتە کوێ؟ بڕۆیتە بەشی کاڵاکان. اینجا چیمان هەیە؟ بەڕێوەبردننی کاڵ. باشە لەمێ چیت هەیە؟ دیاریکردنی ستوونەکان، عەفوەن زیادکردنی کاڵە. لە زیادکردنی کاڵایە تۆ چیت پێویستە لەمێ؟ ئەو شتانە داخڵ بکەی کە بەتەمای بیفرۆشی. کۆمەڵ شتی زیاوەی هەیە بێ وازی لێبێنی. بۆ نمونە لەوانەیە تۆ ئیش پێ نەبێت. بۆ نمونە ناوی کوردی، بۆ نمونە برنجی فڵان شت تێگەی، بۆ نمونە برنجی فڵان شت، هەر شتێک ناوەکە هێنی. بۆ نمونە برنجە کۆدێکیە، بۆ نمونە 455. ئەگەر خۆت کۆدت نییە ئەتوانی سیستەمەکە خۆی کۆدێکت بۆ دروستەکە بۆ شێوازی. باشە بۆ نمونە ئەڵێن 455 بۆ نمونە بارکۆد شێمان هەیە. بۆ نمونە تۆ بە تەنێ فڕۆشی، ئەمە دانە و دانە و کارتۆن دانە و سێت، ئەمانەی تر بەهینە بە کیلۆ و مەتر و تۆپ و کارتۆن و کیلۆ و لیتر. توانی تەنیشی بۆ زیادکەی نەگەر بمانەوێ. جارێ با بڵێن کیلۆ. باشە ئەمە ئەگەر کاتیگۆریت هەبێ بەشت بێ هەبێت دەتوانی بیخیتە و بەرواری بەرهەمێنان و بەسەرچوونت هەیە. کۆگا توانی لە کۆگایەک زیاترت هەبێ. ئەگەر ئی حالیت هەبێ بۆ نمونە ئەڵێ چەندێ؟ ئەڵێ 200 کیلۆ 200 کیلۆمێسا هەیە، با بڵێن یان سفری دانەجارێ بازی لێبێت. ئەتەوێت بە دینار، بۆ نمونە نرخی کڕینەکە لەسەر تۆ 1000 دینارێ، ئەیدی بە 2000 بۆ نمونە. ئەگەر بە جوملەش بیدەی، ئەمە بۆ نمونە ئەگەر جوملەش تەبێ یاخوات ئەگەر ئیشەکە دەرجوملە بێ پێویست ناکەمە بنووسی، بەڵام ئەگەر ئیشەکەت مفرەد و جوملا بێت ئەمە ئەنووسی و ئەمەش ئەنووسی. باشە ئەگەر وێنەشت گەرەی کوێتوانی لەملا وێنەیەکی بۆ هەڵبژێری بۆی دوایی بتوانی بەوێنەوە بۆ نێمە هەر ئەم وێنەیە دانین. بۆ نمونە زیادکردنەوەی کە زیادکردنت کرد ئەوە تاڵە چی؟ ئەو کاڵایە زیاد بوو. ئێستا کە سەیری جەردی کاڵا بکەین، ئەم برنجەمان هەیە بەڵام چەند سفر کیلۆیە، هیچ کیلۆیەکمان نییە. بۆ چونکە ئێمە جارێ چیمان کردو؟ بەس ناساندومانە. باشە بەس ناساندومان، هیچمان نەکردو. لەم لا بەشێک کتێ بە ناوی کڕیار فرۆشیار، ئەو کەسانەی کە تۆ مامەڵەیان لەگەڵاکەی شتیان لێکڕ و شتیان لێفرۆشی. بۆ نمونە لەمێ زیادکردنەکەی ناوی کەسێکە نووسی. بۆ نمونە هەر کەسێک بێ، بۆ نە حاجی ڕەحیم بۆ شێواز. ئەم کەسە شتی لێسێنیە شتی پێفرۆشی. بۆ نمونە هەردووکیان هەم شتی لێسێن هەم شتی پێفرۆشین. ژمارە تەلەفۆنێکە بێ هەبێ بەلای کەمەوە، ناونیشان و شت ئەگەر ویستت دەتوانی زیادی. ئەوە حاجی ڕەحیممان داخل کرد. سێرەکەن قەرز بەسەر ئەو سفرە بە دینار و بە دۆلار، بەسەر منیش سفرت بە دینار و بە دۆلار. باشە لەم لا چیشت هەیە؟ قاسەت هەیە. دوو قاسی سەرەکی بۆ دروستەکە خۆی، قاسی سەرەکی دینار و قاسی سەرەکی دۆلار. باشە براکەم ئێستا ئێمە کەشتمان بۆ دێ تین کڕینی بۆگین، وایە؟ بۆ نەمونە هەر لە حاجی ڕەحیمی سێنم وتمان کۆدی برنجەکە بە ئینگلیزی بێ وتمانە بێت چەندە؟ 450. ئەوە هێنایی، ئەوە توانین سێری وێنەکەی بکەی ئەگەر کەوتەوێ. ئەمەش لەم لە زانیاریەکانێتی و ئابە شێوەز. نرخەکەی بۆ نمونە ئێمە یەکین بە دینار، توانیت عەفوەن ئەمەیە ئەوەدا بۆ شێوازە دینارە. بۆ نمونە چەند دانەی لێکڕی؟ بۆ نمونە 2000 ینی 2 تەن. باشە بای 2 ملیۆنە بە قەرز. باشە تۆمارکردنی پسوول. ئەوە ئێستا ئەگەر سێری جەردی کاڵا بکەین، سێرەکەن چەند کیلۆمانەیە؟ 2000 کیلۆمانەیە، یعنی 2 تەنمان هەیە. ئەگەر سەیری بەشی کڕیار فرۆشیار بکەین، سێرەکەن ئێمە 2 ملیۆن قەرز بەسەر منەوە، 2 ملیۆن قەرزاری 2 ملیۆن قەرزاری حاجی ڕەحیمی بۆ شێواز. ئێستا دێین فرۆشتنەکەین. طبعاً ئەم لە بەشی کڕینەکان ئاواتە بەشی پسوولە کراوەکە. ئەمە خۆیەتی و ئەتوانی بۆ شێوازە پسوولەکەش چاپکە ئەگەر بتەوێ. ئینجا لەم لا چیمانەیە؟ فرۆشتنمانەیە.
بەشی فرۆشتنەکەی زۆر با بڵێن تێروتەسەلترە. طبعا لەمێ ئەتوانی بۆ نمونە ئەگەر کاڵای پێشوی بڕۆینە سەرەوە، ئێستا بۆ نە برنجەکە کۆدەکەی ئەنووسین ئەیهێنێ ئەڵێ چەندێکی لێفرۆشی بۆ نەم 500 کیلۆ لێفرۆشم، بڕی دیاریمان هەیە نیمانە بۆ نمونە چیا برنج 500 کیلۆ بای 700 دۆلارە. ئێمە ئەگەر بیکەین بە دینار ئەوە بێتە ملیۆنێک، باشە چونکە مەدین بە 2000 کیلۆی. لەملا ئەم زایدەمان هەیە توانین کاڵایەک زیادکەین کە پێشتر داخەڵمان نەکرد بەعین سەرپێی، بۆ نمونە تۆ ئاردش هەیە بەس بە سەرپێی ئەفرۆشی سەیری سیستەم و ئەمانەی بۆ ناکەی، بەس حەزەکەی با بڵێن فرۆشتنەکانی بینی، بۆ نمونە ئاردی سفر، باشە بۆ نمونە ئەمە کیلۆی 1500 تۆ چەند کیلۆی لێفرۆشی بۆنێکی بە ئەمە لەم داتوانین بۆ نمونە وای دانێ چەندێک بۆ نمونە 10 کیلۆ با بڵێن دەدان ئەوەتە بۆ 15000 باشە. چیترمان بە کێ فرۆشە بۆ نە بە حاجی ئەگەر کەسێکی ترت هەبێ بۆ نمونە لەم لای نووسی بۆ نمونە فرۆشمە ئەم هێدیە، باشە ئەوە هێدی. چیترمان هەیە لەمێ توانین تەبعاً لەملا بە وێنە شتیش بفرۆشین ئەگەر بتەوێت بە وێنەشی تایە بۆ شێوازە توانین بە وێنەش بفرۆشین، باشە ئەمە ڕیزکردنمان هەیە کە بتەوێت ڕیزیەکەی بۆ شێوازە. کۆمەڵەشی ترمان هەیە وێنە و کۆد و کۆدی دووهەم و ئەمە دیاری و ئەگەر بتەوێت بۆ شێوازە دیاری و شتیش داخڵەکەی هەدیە گیان بۆ بڵێن بە خۆڕای. چیترمان هەیە لەمێ کۆگا لەمێ دراو، باشە دراوەکە دیناریان دۆلارە حاڵە جاری وایە پسولەیەک دروستەکەی بەس عەرزە دەرخستەیە ئەمە شتیایە داشکاندنت هەیە بە شێوەی ڕێژەیی بە شێوەی پارەی. لەم لە زانیاری وەرگر هەیە ئەگەر کەسێک بێ بۆ نمونە بێژێ بۆ فڵان شوێنە تۆ لەم لاتوانین شوێن ناوێ و کەسە بنووسی بۆنە بۆ کاک محەممەدە و ژمارە مۆبایلەکەی ئەوەیە، باشە ئەم سولێ بە نەقدە بۆ نمونە. لەملا کۆمەڵش ترمان هەیە بەروارەکەیەتی نرخی دۆلار جۆری نرخی تاکە ئەگەر بیکەین بە کۆ ئێستا 1500ەکە. لەملا بەشێک تێ بەشی قازانجە پێ دەژین لەم سولێ چنێ قازانجەکەی، باشە لەمێ بەشێک تێ خەرجی و خزمەت گوزاری تێ خەرجەکان بۆ نمونە تۆ ئەگەر کرێی گواستنەوە لەسەر خۆت بێ بۆ نمونە 35000 کرێی گواستنەوەت هەیە ئافەنەما نووسی لەملا 35000ەکان نووسی بۆ شێوازە لەمێ نووسی چی بۆ نمونە کرێی بۆ شێوازە زیادەیەکی. ئێستا ئەگەر سێری هینەکە بکەین قازانجەکە کەمی کرد، باشە برا چێکین ئێستا لەم لاوەڵەیە چی ئەمە لەم لاتوانی پارەدانەکان دیاری بکەی سەرەکەی چێ بە چی قاسەیەک 1,500,000 ئەڕوا بۆ قاسەی سەرەکی دینار، باشە ئەتوانی داشکاندنیشی بۆ بکەی ئەگەر ویستت. من چێکەم ئێستا پاشەکەوتن ئەو پاشەکەوت بوو کە پاشەکەوت بوو دێنە بەشی پسوولە فرۆشراوەکان سیرەکەین دەمێ بۆ شێوازە زیاد بووە پسولەیە وەتوانی پرێنتیکەی، باشە ئەمە پرێنتەکەیەتی ژمارەی پسولە بەروار کڕیار کۆگا جۆری پسولە طبعاً ئەم بەشانە ئەتوانی بە دڵی خۆت هەمووی دیزاینکەیتەوە هەمووی لایبێ بۆ نمونە من ئەمەوێت چی لابم بۆ نمونە ئەمەوێت جۆری پسولە لابم لەگەڵ کۆگایە سێرەکەن لەمێ جۆری پسولە و کۆگای بۆ لاداین ئەو شێوەز. برنجمان هەیە لەگەڵ ئادی سفرە خەرجیەکان کری گواستنەوە 35000 و خەرجیەکان لەملا لەگەڵ قەرزی پێشوونیمانە کۆی گشتیان پسولەیە ملیۆنێک و ئەوەندەیە بڕی پارەی دراو چونکە نەقدە ڕێک ئەوەندەی دا و قەرزی ئێستا سفرە. طبعاً ئەتوانی بە 3 زمانم پسولەیە پرێنتکەی ئینگلیزی و عەرەبی و کوردی بۆ شێوازێ توانی بە 2 وەرەقە وەرەقەی A5 وەرەقەی A4 پرێنتیان کرد. در بە شێوەیەکی گشتیە و بەشانەی کە تۆ پێویستت پێ بێت لەمەیە ئەنجا قاسەکەمان هەیە سێرەکەین
ئەو 1,50,000 چۆتە ناو قاسەکەوە لەم لاشیتر بەهدەلە چوت هەبێ داخڵێکی نهاتوت هەبێ داخڵێکی ئەم بەشە بۆ تۆ نابێ ئەمە ئەگەر کار بە دووشتت هەبێ بۆ کۆمپانیای گەورەیە بڕوا ناکەم ئێوە سوادی لێ بکەن وەکو سەرچاوە مرۆیەکانە لەم لا خەرجیت هەبێ ڕۆژانە داخڵێکی کەلوپەلی جێگیر ئەوانەی ناو بۆ نمونە مەعمەلە دوکانە شتێکە لەمێ داخڵێکی بۆ وەکو جەردی ساڵانە بۆی بزانین چی هەیە و چی نییە دروستکردنی بارکۆدمان هەیە ئەمە ئەگەر کەسێک بێوێ بارکۆد دروستکە گرێبەستمان هەیە ئەگەر کەسێک حەزی کرد گرێبەست دروستکات بۆ نمونە نووسراو ئەگەر نووسراو بۆ شوێنێکە بکەن لەم لا ڕێخستنمانێ توانی کۆگایەکتر زیادکەی لەم لا توانی نرخی دۆلار بگۆڕی لەم لا زانیاری سەر پسوولەمانەیە بۆ نمونە کە تۆ ئەگەر لەمێ لۆگۆیەک هەڵبژێری بۆ نمونە هەر چیەک بێ بۆ نمونە هەر بۆ نمونە ئەمە هەڵەبژێرم کە ئێستا ئەمەم هەڵبژات و ئۆکەیم کرد کە چووینە بەسی پسوولە فرۆشراوەکان لەم لا ئەو لۆگۆیەت بۆ هێنێ بۆ شۆڕ ترمان هەیە لەم لا بەشی فوترمان هەیە کە بەشی خوارەوەی پسوولەکەکە باکاپ بتوانی باکاپ وەرگری لە سیستەمەکەت ئیتر بەکارهێنەرەکان لەمێ ئەتوانی چی بکەی بەکارهێنەر زیادکەی بەکارهێنەر کەمکەی لەم لا ئەتوانی با بڵێن ڕۆڵەکانیان بگۆڕی یعنی ئێستا ئەمە ئادمینە هەموو بەشێکی بۆ کراوەتەوە تۆ توانی بەشەکانیان لێ کەم بکەیتەوە بەشەکانیان لێ زیادکەی بۆ نەتوەڵی بەشی قاسە نابینێ بەشی فڵان نابینی ئەتوانی لەمێ بۆ شێوازە ئاوا لێ قتەکەیت و ئیتر نایبینی تر بەرگشتی ئەمە سیستەمەکەی